ئەم کاتتان باش بینەرانی بەڕێز. ئەمڕۆ باز لە ئۆپراسیۆنی مووسڵ دەکەین، بەڵام بە دیوەکەی دیکە دیوی ئیداری دیارە ئەمە تەوەری یەکەمی باسی ڕۆژ دەبێت. تەوەری دووەمیشمان تایبەتە بە پرۆسەی ڕزگارکردنەوەی مووسڵ کە دیوەکەی دیوی سەربازی دەبێت. دیارە زیاتر لە 1,500,000 خەڵکی سڤیل ئێستا لە نێو شاری مووسڵ. ڕۆژ لە دوای ڕۆژ فشارەکانی هێزەکانی پێشمەرگەی کوردستان و سوپای عێراق بۆ سەر شاری مووسڵ ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو زێدەیی دەڕوا و چەکدارانی داعش لە نێو شاری مووسڵدا لە نێو پارێزگای مووسڵدا ئەوانش بە هەمان شێوە فشار لەسەر خەڵکی شارەکە زێدەتر دەکەن. چارەنووسی ئەو خەڵکە لە ڕێگای ئۆپراسیۆنی سەربازیەوە کە ڕۆژ لە دوای ڕۆژ فشارەکان زێدەتر دەبن چۆن دەبێت. زۆر جار باسدەوە دەکرێت کە مەترسی لەسەر گیانی خەڵکی سڤیلی ئەو شارە هەیە. زۆر جار باسدەوە دەکرێت کە داعش هەوڵ دەدات خەڵکی سڤیل وەکو قەڵغانێکی مرۆیی بەکاربێنێت بۆ وەستاندنی هێرشەکانی هێزی پێشمەرگەی کوردستان و سوپای عێراق. بۆ قسەکردن لەسەر تەواوی بارودۆخەکە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە پارێزگاری نینەوە نەوفل حەمادی جبووری بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان دەوێت. بەڕێز نەوفل بەخێر بێن بۆ کوردستان 24. پێم باشە سەرەتا لەوە دەست پێ بکەم، دیارە ئەمڕۆ دیدارێکتان هەبوو لەگەڵ نوێنەری بارەک ئۆباما، نوێنەری ئۆباما لە هێزەکانی هاوپەیمانان بێرت مەکۆرک. پێم باشە باز لە ناوەڕۆکی ئەو کۆبنەوەی بکەی و دەرەنجامەکەی ئەو کۆبنەوەیە چی بووە ئەگەر بۆ بینەران بیخەیتە ڕوو. نعم. ألو. بداية تحية لك ولكافة مشاهدي قناة 24. نعم، بالله فرمو. ونهنئ الشعب العراقي وخصوصا أهالي محافظة نينوى مع انطلاق عمليات التحرير في كافة المحاور الشمالية والشرقية والجنوبية وتزامنا مع بناء علاقات إيجابية وإعطاء صورة جدا طيبة بين علاقة القوات العسكرية وقوات البيشمركة، حيث تواجد القوات البيشمركة في القاطع الشرقي وفي القاطع الشمالي، ومن ثم مساندة لقاطع عمليات تحرير نينوى في منطقة مخمور قيارة. تم تحرير ناحية برطلة بالتعاون مع والتنسيق بين قوات الجيش العراقي وقوات البيشمركة، وكذلك تحرير الجزء الأكبر من قضاء الحمدانية. تحرير حمدانية ورزقاركردني گوندەکانی سەر بە شارەدەی نەمرود، دواتر ڕزگارکردنی گوندەکانی سەر بە بەشی باکوور لە دەستپێکدا لە ناوچەی فلفل تاوەکو گۆڕەپانی تەبادولی بازرگانی و دواتر کارگەی دەرمان، دواتر بۆ شارۆچکەی تلفێف و بچوون بەرەو کەرتەکانی باشوور بە ئاراستەی باکووری شارەدەی گەیارە بۆ ڕگوندەکانی بەرەو گەیشتن بە ناوچەی شارەدەی شۆرە، دوای بەیەک لەگەڵ ناوچەی شارەدەی حەمام عەلیل و دواتر بەرەو سەنتەری پارێزگای نینەوە. بەڕێز نەوفل پێم وایە پرسیارەکەی من بە باشی گوێبستی نەبووی، هەرچەندە کوردستان 24 چەند ڕۆژێکە بە شێوەی ڕاستەوخۆ ڕووماڵی ئۆپراسیۆنەکە دەکات، بەڵام من پرسیارەکەم سەبارەت بە دیداری ئێوە لەگەڵ برێت مەکۆرک نوێنەری بارەک ئۆباما لە هێزەکانی هاوپەیمانانە. ئێوە دیدارێکتان ساز کرد، دیارە خەڵکی شاری مووسڵ لە ئێستادا لە هەموو کاتێک زیاتر پێویستی بە هاوکاری ئەمریکا و پێشمەرگە و تەواوی ناوچەکە هەیە. ئەمریکا ئامادەیە چه هاوکاریەک پێشکەش بە ئیدارەی پارێزگای مووسڵ بکە بۆ ڕزگاربوون لە داعش و باشترکردنی بارودۆخی خەڵکی ئاوارەی ئەو شارە؟ ممكن تعيد السؤال؟ دەتوانیت پرسیارەکە دووبارە بکە بەداخەوە زۆر بە باشی گوێویست نابم.
اها بەڵێ طبعا بێگومان الزيارة الثانية سەردانی دووەمە بۆ باڵێزی ئەمریکا پێشتریش سەردانی پارێزگەینەوەی کردووە لە شوێنەکەمان لە پارێزگای هەولێر لە ناوچەی وەزیران السفير السابق باڵێزی پێشتووی ئەمریکا جۆنز ستیوارت هذه زيارة ثانية ئەمە سەردانی دووەمانە بۆ هەروەها بۆ دۆگلاس سلمان باڵێزی ئەمریکا لە عێراق و هەروەها بەشداری کۆنسڵی ئەمریکی لە هەولێردا لە هەقوڵ هەرێمی کوردستاندا بەڕێز ڕاوێژکار لەگەڵ برێت ماکۆرگ تم توجيه والنقاش حول گفتگۆ کرا سەبارەت بە کێشەکانی پارێزگای نینەوە بۆ دوو قۆناغی یەکەم لە ماوەی ڕزگارکردن و لە ماوەی داهاتوودا دوای ڕزگارکردنی پارێزگای نینەوە ئەو هاوکاری ئامادەی هاوکاری مادی و معنەوی بۆ حکوومەتی نینەوە خۆجەی لە نینەوە دەربڕی لەلایەن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە تەواوی بوارەکاندا بە ئامانجی گەڕاندنەوەی سەقامگیری بۆ گەڕاندنەوەی ژیانی ئاسایی بۆ پارێزگای نینەوە و هەروەها لە تەواوی یەکە ئیداریەکاندا هەروەها کێشەی دانیشتوانی پارێزگای نینەوە لە کەرکووک هەروەها باسی لێوە کرا تشکی خراە سەر هەروەها ئۆپراسیۆنەکان لە تەواوی میحوەرەکاندا و سەرکەوتنەکانی کەەوە بەدەسە هاتوون بەشێکی دیکەی گفتوگۆکا بوون هەروەها گفتوگۆکان کران سووتانی کبریت لە ناوچەی مشراق و دواتر سووتانی بیرە نەوتەکان لە گەیارە ئەم دووشتە ئەم غازانەی کەوە لە ئەنجامی ئەو سووتانی بیرەنەوتەکانەوە دەردەچن لە هەروەها کبریت بۆتە هۆی پەخستنی سەقامگیری پرۆسەی سەقامکردنەوە لە شارەدەی گەیارە لە هەمان کاتدا باشە زۆر باشە بەڕێز نەوفەل بە بینە سەر بارودۆخی نێوشاری مووسڵ ئێستا بارودۆخی ناو سنتەری شارەکە بە چ شێوەیەکە هاوڵاتیان لە چ بارودۆخێکدان ئەگەر زانیاریتان هەبێ بێگومان دەبێت زانیاریشتان هەبێ نعم نعم لە ڕاستیدا بە شێوەیەکی گشتی گفتوگۆ کرا لەسەر پلانی حکوومەتی خۆزیایی لە پارێزگای نینەوە لە کاتی ڕزگارکردن و دوای ڕزگارکردنیشی پلانەکە پلانێکی مەدەنیە بۆ دابشکردنی پارێزگای نینەوە بۆ چەند کەرتێک لە هەر بەشێک بۆ چوار کەرت کەەوە ئەندامانی ئەنجومەنی پارێزگای نینەوە لە ئەندامانی ئەنجومەنی شارۆچکەکان و هەروەها سەرۆکی فەرمانگەکان و پەرلەمانتاران و ڕاوێژکاران و یاریدادارەکان ئەمە جگە لە پۆلیس بە مەبەستی پارێزگاریکردن لە ئەمنیەتی پارێزگاریکردن لە ڕەوشی ئەمنیەتی ناوچەکە بە شێوەیەکی گشتی ڕەوشەکە ناوچەکە یاخود بڵێن ئاوارەکان لەگەڵ گەمارۆدراوەکان هەمان کارە ساتە ئاوارەکان لە خێوەتگاکانن گەمارۆدراوەکانیش لەگەڵ بەرپێشچوونی پێهێزەکانمان ئەوان ئاوارە دەکرێن لەلایەن داعشەکانەوە باڕاستەی سنتەری شارەکە ئەمەش کێشەیەکی مەترسیدارە کێشەیەکی دومی مەترسیدارە بەڕێز نەوفەل هەندێک لە فەرماندە سەربازیەکان باس لەوە دەکەن لەگەڵ نزیکبوونەوە هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق بۆ سنتەری شاری مووسڵ ینی چەکدارانی داعش باری نائاساییان لە شارەکە ڕاگەیاندووە و قەدەغەکردنی هاتوچیان لەو شارە تا ڕادەیەکی زۆر جێبەجێ کردووە بەڵام هەندێک جار داعش پروپاگەندەی ئەوە دەکات کە ژیان لە شاری مووسڵ ئاساییەوە بە هیچ شێوەیەک ئۆپراسیۆنەکە کاریگەری نەبووە لەسەر بارودۆخی نێوشاری مووسڵ ڕاستیەکە چۆنە؟ بەڵێ شتێکی ئاساییە کەوا بڵێن کەەوە شکستی داعش و بەڵام ئەمە ڕەوشەکەیە دەبینین کەەوە سەرکەوتن بەدەست هاتووە چەند ناوچەیەک ڕزگار کراون چەند ناوچەیەک لەلایەن لەنە هێزەکانمان و هێزەکانی پێشمەرگە باشترین بەڵگە بریتە لە ڕزگارکردنی شارەدەی بەرتڵە ڕزگارکردنی ناوچەکانیان لە نەمرود
لە بەشی ڕزگارکردنی بەشی زۆری حەمدانیە و جگە لە چەندین گونی سەرباکە ڕەمڵێس لە باشیک و لە تلکێف چەندین گوندی دیکە لە باکووری گەیارا بە ئاراستەی و گەیشتن بە ئەو ناوچەی کەەوە پێی دەگوتێت تاقی حراری دواتر ناوچەی کارگەی کەبریت لەم سەرکەوتنانە وێڕای ئەمە کەەوە ئەو هێزەکانمان تاوای کەرتەکانمان پلە پۆلیسی ئیتحاد یاخود پۆلیسی فیدراڵی بە ئاراستەی ڕێگەی بەغدا بە گەیشتن بە لە ناوچەی عینی بەیزا و ئەم ڕێڕەوە ئەم ئاراستەیە هەموو ئەو سەرکەوتنانە سەرکەوتنی خێران بەڵام دەبین خوازیارین کەەوە خێرایی ئەم خێراتر بێ بۆ زیاتر سەرکەوتنی زیاتر بەڵێ شتێکی سروشتێکەوە داعشەکان پرۆپاگەندی ئەوە بکەنکەوە بڵێن ژیان ئاساییە ئەگەرنە چووکە ئەوان وریان دەڕوخێت ئەگەر وانەڵێن بەشی زۆری ئەندامەکانیان بۆیە ئەمە بەڵگێ لەسەر ئەوەی کەەوە ئەوان تێکشکاون وریان داڕخەوە گەورەترین بەڵگەش لەسەر ئەوەی کە تێکشکاون کەەوە تەقانەوەی پارێزگای نینەوە هەروە سووتاندنی کەبریت و سووتاندنی بیرەنەوتەکان ئەمە بەڵگەیە لەسەر تێکدان و خراپەکردنی وەکو ئەو پرۆپاگەندەی ئەوان دەکەن کە دەڵێن وریان بەرزە دەبێت نابێتکەوە بیرەنەوتەکان بسووتێن و کیبریت بسووتێن و باش باڵخانە حکومیەکان نەتەقێنەوە و ژێرخانی ئابووری کاول نەکەن هەموو ئەمانە بەڵگەنە سەر ئەوەی کەەوە سەر سەرەتای کۆتایی داعشە باش بەڕێز نەوفەل وەکو دەبینرێ ینی نیشان بەشانی سوپای عراق سەربازانی عراق ئێستا پێشمەرگەکان لە بەرەی شەردان و خوێنیان شان بەشانی سەربازێکی عراقی دەڕژێ بۆ ڕزگارکردنی پارێزگای نینەوە لە دەستی چەکدارانی داعش ئەمە بۆ بەڕێستان وەکو پارێزگاری نینەوە چ دەگەینێ؟ بەڵێ وێنەکە زۆر ئەرێنیە لە تەواوی یەکگرتنی عراقیەکاندا بە پێچەوانەی ئەوەی کەەوە پارتە سیاسەکان باشەنەوە دەکەکەوە ململانەی دروست دەبێت بەڵێ وێنەکە زۆر جوانە و زۆر ئەرێنیە هاوکاری لە نێوان هێزی پێشمەرگە و هێز هێزەکانی دیکە هەیە ئەمە زیاتر سەدانێکمان هەیە وەکو حکومەتی خۆجێی بۆ لای کارتە هێزە جیاوازەکان کە دەبینین کەەوە پەیوەندیی زۆر ئەرێنی لە نێوان ئەفسەرەکانی پێشمەرگە و ئەفسەرانی سوپا هەیە ئەم یەکگرتنە یاخود ئەم هاوکاریە دەست پێشخەریشی زۆر دەست پێشخەریە بۆ سەرکەوتنی پارێزگای خۆشەویستمە پارێزگای نینەوە باش ئەگەر باز لە ئاوەرەبوونی کە وەکو دەزانرێت چەند ڕۆژێکە ژمارەیەک لە خەڵکی مووسڵ و دەوروبەری پارێزگای نینەوە ڕویان کردوتە پارێزگای دوهۆک ئاوەرە بوونە لە ڕۆژنامەی شەرقڵ ئەوسەتی لەندەنی باز دەوە دەکا زۆربەی ئەو ئاوارانەی کە لە مووسڵەوە دەیانەوێت بێنە شوێنە ئازادکراوەکان ناچنە باشوور بەڵکو ڕوو لە باکوور و ڕۆژهەڵاتی هەرێمی کوردستان دەکەن ینی پارێزگای نینەوە دەکەن واتە بۆ هەرێمی کوردستان ڕوو دەکەن ئایا مەترسی هەیە لەسەر ئاوارەکان بۆ ڕووکردن لە باشوور؟ نەخێر ئەوە ئاوارەیە بەشێکی زۆری پارێزگای خەڵکی پارێزگای نینەوە ئاوارن لە پارێزگای دهۆکەوە ژمارەیەکی دیکەیان لە خەڵکی نینەوە زیاترە لە ژمارە دانیشتوانی خودی پارێزگای دهۆک بۆیە هەروەها دەبینین لە پارێزگەکانی سلێمانیە و لە کەرکووک و لە هەولێر و سامەوێرە ئەوەی کەەوە بڵاوبوونەتەوە جگە لەوەی کەەوە دوای دەی شەش لە پارێزگای نینەوە لە پارێزگاکانی بەغدا لە کەربەلا و لە حلە ئەوانیش ئاواری ئێندەربوون ئێمە سەردارمان کردوون بۆ بینینی ڕەوشیان ئەمە جگە لەوەی کەەوە ئەو لەم ماوەی دەڕوویداوە لەم ماوەی دەکەوە خەڵک ئاوارە بووە بە ئاراستەی پارێزگای سەلاحەددین بەشیشیان بەشی خەڵکی پارێزگەیان چوونەتە بە ئاراستەی سووریا و تورکیا چوون بەشێکی دیکەشیان ماونەتەوە لە ناوچەی هۆڵ لەسەر سنووری سووریا عراق ئەم ڕزامەندی حکوومەت هێرمی کوردستان وەرگیراوە چوونیان بە ئاراستی پارێزگای سەلاحەددین هەروەها بوونی بەشێکی ئاوارەکان لە تورکیا بەرەو تورکیا چوونە هەروەها دواتر بگەڕێنەوە بۆ ناوچە ئارامەکان بەشێکی پارێزگای نینەوە دانیشتوانی نینەوە کە
بين غريق لە نێوان نازح لە نێوان ئاوارە و ڕاگوێزرا و کوژرا و ئەمە خەڵکی ڕەوشی خەڵکی پارێزگای نینەوە. باش بەڕێز نەوفەڵ چۆن ڕووداوەکانی ڕزگارکردنی مووسڵ دەخوێندنەوە پێتان وایە هەندێک بۆچوون هەیە بازدەوە دەکات لەگەڵ نزیکبوونەوەی هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق بۆ نێو شاری مووسڵ دەرگای ئاوارە بەڕووی هەرێمی کوردستان و ناوچەکانی دیکە دەکرێتەوە پێتان وایە یعنی ئێوە وەکو ئیدارەی پارێزگای مووسڵ و هاوشان لەگەڵ هەرێمی کوردستان ئامادەکاری تەواوتان کردووە بۆ پێشوازیکردن لەو ئاوارانە لە ڕاستیدا بە پێچەوانەوە ئێمە بە سوپاسی و جۆزاری حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ پارێزگای خەڵکی نینەوە زۆر سوپاس بۆ بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان و گەلی هەرێمی کوردستان بۆ ئەو میێوانداریە هەروەها بۆ لە خۆگرتنی ئاوەرەکان وەکو میێوان وەکو خوازیارین کەوا ڕاپەڕینێک هەبێت شۆڕشێک هەبێت لە دژی داعش لەلایەن گەنجەکانمان لە نێو داعش لە نێوان پارێزگای نینەوەدا هەر وەکو چۆن لە نێو شارەدەی گەیارە ڕوویدا و بەشێک لە گوندەکانی ڕوویدا کەوا بینیمان ڕاپەڕین ڕوویدا لە دژی داعشەکان لە هەمان ناوچەدا بۆیە ئەگەر هات و هامانگی باڵا هەبێت لە نێوان خەڵکی پارێزگای نینەوەدا گەمارە دراوەکان دەبینین بە شێوەیەکی ئارێنی دەبێت و خێرا پرۆسی ئازادکردنەوە خێراتر دەبێت ئاسانتر دەبێت چوونە ژوورەوەی هێزەکان ئازادکراوەکان زیاتر ئاسانتر و ئاسانتر دەبێت بۆ ئەوەی کەوا هێزانە بچنە ناو پارێزگاینەوە کەواتە ئەگەری ئەوە هەیە گەنجانی شاری مووسڵ لە داعش هەڵسنەوە و شەڕ بکەن بەڵێ هەمومان ئەمە خوازیارین کەەوە هەموو تەواوی عراقیەکانە بۆ ئەوەی کەەوە گۆڕانکاری لە وێنە خراپەکە ڕوو بدەکەوە خەڵکی پارێزگەینەوە بریتن لە هەمویان بریتنە داعش بۆی بگۆڕدرێت وەکو چۆن بینیمان لە گەیارە ڕاپەڕینێک ڕووی دەخوازیارین لە گەنجانمان لە کەسانی بەغیرەتمان کەوا شۆڕشێک و ڕاپەڕینێک لە دژی داعشەکان ڕوو بدات بۆ ئەوەی کەوا پرۆسی ئازادکردنەکە ئاسانتر بێت ئێمە متمانەدارین متمانەمان هەیە کەوا خەڵکی پارێزگاینەوە گەنجەکانمان ڕۆڵێکی ئیجابی دەبینن لەم پرۆسەیە دەوێنەیەکی زۆر جونجا و پیشان دەدەن بۆ تەواوی عراقیەکان بە شێوەیەکی تایبەت و بە شێوەیەکی عراقیەکان بە تایبەت و بە شێوەیەکی گشتی بۆ جیهانیش باش ئەم ئۆپراسیۆنە چۆن دەبینن ئەم شەڕە چۆن دەبین پێتان وایە چەکدارانی داعش پاشەکشە بکەن لە مووسڵ و بپەڕنەوە سووریا یاخود شەڕێکی تون دەبێ و خەڵکی سڤیلیش تێیدا دەبن بە قوربانی لە ڕاستیدا ئەمە چارەنووسی داعشەکان یان یاخود خۆکشەکان یان خۆ دەبی خۆیان ڕادەستکەن بۆ هێزە سەربازەکە یاخود هەڕاکردنە پێشڕەویکردنی ئەو کەوەی بەرجەسە دەکرێت لە دەبینین داعشەکان ڕادەکەن بەشێکی زۆریان کە ئازاد کراون کەوا دواتر ڕزگار دەکرێن یاخود دەبینین پێشڕەوەیکی خێرا کراوە لە محوەڕی باکوور و لە محوەڕی باشوور و باکووریش ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی کەوا هێزی بەڵگێ لەسەر بەهێزی هێزە سەربازەکان لە هەمان کاتدا شکستی داعش دەگەێنێت بەڵام وەکو بۆ هەمان ئاشکرایەوە ناکرێت بڵێنکەوە هەر دوولایەن یاخود هەر دوولایەن کە دوولایەن بەشەر هاتوون هەمیشە وایە کەەوە دەبێت هەردوو هێزەکە بەڵام دەبینی کەەوەی کە ئێستا هەیە دەبینین داعشەکان شکستیان هەیە ئەمەش گەورەترین بەڵگێ لەسەر ئەوەی کەەوە سەردانیکانمان بۆ لای وەکو حکوومەتی خۆزەی نینەوە بۆ لای زۆربەی کەرتەکان کەەوە دوێنێ شەو یازدەی شەو ڕێسەدانمان کردوون لە مشراق گەڕامەوە
لە کارگەی کبریتی مشراک گەڕامەوە کە هەڵمەتێک هەبوو پۆلیسی فیدراالی و بەرگری شارستانی هەڵمەتێکیان ئەنجامدا بوو لە پارێزگای نینەوە بۆ کوژانەوەی ئەو ئاگرەیەکەوە هەیە بە تەواوی ئەو ئامێرانەی کە هەیە لە ڕێگەی شۆفەڵ و بلدۆزەرەوە هەروەها بەڕێوبەری فەرمانگەی لە نووزیترین کاتدا و ئاگرەیەکەوە داعش هەڵکردووە بەشوژێنینەوە. دوای ڕزگارکردنی مووسڵ ئایا خەڵکی مووسڵ سونە مەسەبەکان بە هەمان سیستەمی ئیداری پێش و ڕازی دەبن کە پێشتر هەبووە یاخود داوای سیستەمێکی نوێ دەکەن بۆ نمونە هەرێمێکی سربەخۆ یاخود هەر سیستەمێکی تازە؟ نەخێر ناکرێت ئێمە داوای حکومڕانێکی تایبەت بکەین. بەڵێ جێمان لێتە فەرموو. بەڵێ بەڵێ سیستەمی دیموکراسی کەوا وەک بەشبەستن بە یاسا بە گوێرەی دەستور لە حاڵەتی ڕزگارکردنی شارە خۆشەویستەکانمان دەبێت ئەوەی کەوا ئێرادەی پارێزگای نینەوە دەنوێنێت بریتە لە ئێمە وەکو پارێزگای نینەوە بەردەوام دەبین پارێزگاری نینەوە بەردەوام دەبین. ئێمە یەکەم کەس دەبین کەوا تەواوی داواکانی خەڵکی پارێزگای نینەوە جێبەجێ دەکەین. بەڵام زۆر جار قسە لەسەر ئەوە دەکرێت کە لە عێراقدا پێکاتەی سوننا مافخوراو بووە مەغدور بووە و لە دوای داعش ڕازی نابن بەو سیستەمەی کە لە پێشوودا بەغدا لەگەڵی مامەڵەی کردووە. لە پێشوودا زۆر جار ینی حزبەکان ئەو حزبانەی کە لە پارێزگای نینەوە زۆر جار گلەی ئەوە دەکەن کە پێکاتەی سونە لەلایەن بەغداوە فرامۆش کراوە مەغدور بووە لە هاوبەشیکردن لە حکومڕانی لە بەغدادا ئەوان ڕازی نابن دوای داعش هەمان شێوەی ئیداری پەیڕەو بکرێتەوە. بەڵێ مافی خەڵکی پارێزگای نینەوە ئێستا ئێمە دەزانین کەوا ڕەوشەکە دارایی چۆنەکەەوە دەبین عراق پێدا دەوڵەتی عراق پێدا تێپەڕ دەبێت لە چوارچێوەی نزمبوونەوەی نرخی نەوتدا لە بازاڕە جیانەکان بەڵام تا ئێستا دەبینین ڕەوشەکە ڕەوشی دەوڵەتی عراق لە ڕووی ئابوووریەوە تۆزێک شڵەژانی پێوە دیارە وڵاتە کۆمەک بەخشەکان و وڵاتە پاڵپشتیکەرەکان پاڵپشتن بەڵام لە هەمان کاتدا دەبینین دیدارمان هەیە دیداری بەردەوام هەیە لە چوارچێوەی دەستەی هەمانگی باڵا بۆ جێبەجێکردنی یاسای پارێزگاکان کە پەیوەندیان بە هەرمی کوردستانەوە بە یاسای ژمارە 16 کە ئاماژە بەدەکا بە یاسای 54 ئاماژە دەکە بە گواستنەوەی دەسەڵاتەکان دەسەڵاتە دارایی و یاساییەکان و ئیداریەکان بۆ 8 وەزارەت بۆ نێو پارێزگای نێنەوە ئەمە دەسەڵاتێکی ڕاها دەداتە بۆ پارێزگاکان کەوا لە مرکزیەت باڵا دەست بێت لە ڕاستەوەکەدا. زۆر باشە دوا پرسیارم پێم باشە ئەوە بپرسم پرۆسەی ڕزگارکردنی مووسڵ چەند دەخایەنێ ئایا پۆلیسی فیدراالی و سوپای عراق دەتوانن تەواوی سنتەری شاری مووسڵ لە دەستی چەکدارانی داعش ڕزگار بکەن ژمارەیان ئەوەندە زۆرە کە بتوانن چەکدارانی داعش نەهێڵن نەو شارەدا؟ جیاوازی لێنەوە شەڕی و پێش شەڕی دەیشەش ئێستا سیخۆر یاخۆ بڵێن هەیە ئێستا هێز ئەمریکان پێویستان بە سیخۆر نییە ئەوکەوە شارەزایی زانیاری دەگەینێت و ئەوە ئێستا هەمووش ئاشکرا بووینە ئێستا چێ لاینگرە و چێ دژیەتی و ئێستا هەمووش دەستنیشان دەکرێت شەڕەکە لە نێوان دوو داعش و هێزەکانمان ناکرێت کە بتوانێت کەەوە کیست ماوەیەک دەستنیشان بکە بەهۆی ئەوەی کەەوە
بەهۆی ئەوەی کەەوە هێزەکانمان هێزە ئازادکارەکان دەتوانێت چەندین بە خێرایی ئەنجام وەڵام ئەمە بەگوێرەی پلانە ئەم پلانش نابێت ئاشکرا بکرێت نابێت کە لەلایەن هێزە ئازادکراوەکانەوە دەبینین داڕێژراوە بۆ ئەمە بەسی جێبەجێکردنی بە شێوەیەکی سەرکەوتووی من باز لە پلانەکە ناکەم بەڕێز نەوفەل بەس پرسیارەکەی من ئەوە بوو کە ئایا ئەو پرۆسێ کوردخایەن دەبێت یاخود درێژخایەن دەبێت ئایا پۆلیسی فیدرالی و سوپای عێراق دەتوانن بە تەنیا تەواوی مووسڵ پاککەنەوە لە چەکدارانی داعش ئەگەر بە کورتی وەڵامم بدەیتەوە. بەڵێ پرۆسەکە کەس ناتوانێت دەستنیشان کە بڵێ درێژە یاخود ماوەیەکی درێژە یاخود ماوەیەکی کورد دەخایەنێت ئەمە پشتبەز بەستێت بەوە شێ بە هێزە لایەنەکان بریتە لە هێزە ئازادکارەکان بریتە لە پێشمەرگە لە پاڵپشتی هاوپەیمانی نێودەوڵەتی فڕۆکەکانیان هەروەها دوای وەدەرنانی داعش ئەمە شەڕێکی چارەن و سازە هەموو وڵاتانی جیهاد چاوەڕوانی ئەم شەڕە دەکەن بۆیە دەبین ئەم شەڕە یەکلاکەرەوە دەبێت هیچ گومانی تێدا نیە بەمەبەستی وەدەرنانی تەواوی ئەندامانی داعش لە پارێزگای نینەوادا دواتریش گەرانەوەی و سەقامگیری و ئاسایش لەلایەن فەرمانگەی پۆلیسی نینەواوە لە نێو پارێزگای نینەوە سنتەری شاری مووسڵ تەواوی یەکە ئیداریەکان بۆ پارێزگاریکردنی ئەمن و ئاسایش لە شارەکەدا. بەڕێز نەوفەل حەمادی ئەلجبوری پارێزگاری نینەوە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمان بۆی زۆر سوپاست دەکەین. حياك الله شكرا. بەڵێ بەڕێزانم باسی ڕۆژ بەردەوام دەبێت بەڵام دوایی ناوبڕێت. جارێکی دیکە سڵاوتان لێبێت بینەرانی کوردستان 24 و باسی ڕۆژ بەردەوامە باسی ڕۆژ تایبەتە بە ئۆپراسیۆنەکانی مووسڵ وەکو دەزاندرێت ئەمڕۆ هێزەکانی پێشمەرگەی کوردستان لە میحوەری ناوەران و باشیک سەرکەوتنی باشی بەدەستهێناوە بۆ قسەکردن لەسەر بەردەوامی ئۆپراسیۆنەکان لیوا سالار تەیمور بەرپرسی جموجۆڵی زێرەڤانی لە میحوەری ناوەرانەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. هەروە لە میحوەری باشیکەوە لیوا نورەدین هەرکی بەرپرسی ژووری ئۆپراسیۆنەکان کە لە هەمان میحوەر کە ئەویش بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئێستا لەگەڵماندایە. پێم باشە سەرەتا لە لیوا سالارەوە دەست پێکەم بەڕێز لیوا سالار دەستکەوتەکانی ئەمڕۆ هێزی پێشمەرگە لە میحوەرەکەی ئێوە چی بوو؟ دەستکەفتت پێشمەرگەی ئەڤروکە ڕزگارکردنا دەڤەرەک ئامازن یا ئەردی بووک و درێژاهیا 20 کیلۆمترا و پانیا پترش 5 کیلۆمتران هاتیە ڕزگارکردن و تەخمینکەین و 124 کیلۆمتر بن هاتینە ڕزگارکردن دەستی ڕێکخراوە تیرۆریستیە داعش. زێدە باریک و زیانێت مەزنێت vê ڕێکخراوە تیرۆریستی کەفتین. بەڵێ بەڕێز لیوا سالار بەری گەلک گلەیی هەبوون لەسەر هێزین هاوپەیمانان فڕۆکەیەوان باش بەشداریە ئۆپراسیۆنە نەدەکرد ئیرۆ بەشداری وان چەوا بوو؟ یعنی بتایبەت پشتی دیدارە سەرۆکی هەرێمی کوردستان مەسعود بارزانی دیگەل ئاشتۆن کارتەر وەزیری بەرگریە ئەمریکا کە ئیرۆ لە هەولێرە بوو. بەێ ڕاستە ڕۆژا ئێکێک و ئۆپراسیۆنا بیستی هەیوێ دەست پێکردی فڕۆکێت هەفپەیمانە وەکی پێتوی بەشداریت شەڕیدانە کرد بەلێ پشتی دیدارە جەنابێ سەرۆکی وتبی پشتی تەکیدا جەنابێ سەرۆکی لوان و ئەف تشتە ناهێتە قەبیلکردن دەورێ فڕۆکێت هەفپەیمانە و هێزێت هەفپەیمانە گەلک باشە یعنی ڕۆژانە ئەس شێم بێژمەتە هەر چ گوندەك نینە 5 جار و 6 جارە فڕۆکێت هەفپەیمانە هەر بنگەهێکی بینن هەر مڵگەکێکا بینن هەر ترمبێلەکە TNT ببینن تێتە بۆمبارنکردن و ئەڤروکەژی ڕۆلێوان گەلەکێ بەرچاو و دیار بوو. زۆر باشە دەچمە لای بەڕێز لیوا نورەدین هەرکی لە میحوەری باشیک
برس لي نور الدين يعني قالك جار دبينين داعش رقاية كنو تشي دكات يعني بكار ديني اويش رقاية دوكالا زيادة دوكالا نرج لأسماني دبينن يعني نفتي رش دسوتيني ودخوازي قرفت بو هزي بيشمرقا تشي بكا يعني آية أو رقاية داعش قرفت بو بيشمرقا دروس كريه؟ ناخیر او دوکلی رش لبو پیشمرگه و لبو انده بو خوشارنوه لفروک جنگی کان و بس هیچ استفاده لی ندیدی حتی نو که چون پیشمرگه خطی خوی هیا و نو که جی تشتکه همو برای تکنولوژیا و الکترونیاتی چو یعنی اگر ریگای خوش نبینه با الکترونیات دزانه کیوه بروی بله يعني نقول كي بيجمرقا همي اوي بلاني ود خواست او بلان هاتنا جيبه جيكرن بله او رو هیچ نما پلانی دوایی او رو به تواوی باشا برگریه چکدارن داعش چوایا يعني ورين چکدارن داعش چوایا قالك جارد بيجن ورين چکداري داعش قالك دابزينه نوكن نكارن برانبر هزي بيجمرقا بوستن او راستيه چن راسته يعني والله شري كرد يعني انا بمشاركه شري كرد لدوسي جهه كوا بس وقت ببینم يعني يكي بيشمرگه زور فيري بلانيان بيا زور فير بيا خطه داعش يكي ديجا يعني واجب اورو كمثلا لساعه 6 داس بيوكر بو ساعات 12 خلاص بي يعني بو 6 ساعات تو 20 تشتا كيلومتر بقري دزانه كوري مايا انا وريا مايا ولو خطي برگري يعني يكم جيبي لنا برانبري موصل كباشيك دبيتا گرینگترین جی برانبر موصل چونکو داشته سر راستا خوب و ناموصله همو کراوی فراوانه جی يعني بشي ساعات هموي خلاص بي يعني تشتكي ديارك وركيا نمايا لقر اواجي شر خوي هيدا كرد يعني محاولات كردكو وكو دفاعك بكت بس لبل وراي بيشمرقه يعني خيراي او سرعي چونه پیش زوره با قوت بي پیشمرگه خولر بيرنا راگرت روشت باشا نوكا رقاي سركيه باشيكو موصل دستي پیشمرگه ناف سنتري باشيك چوايا لا رقاي موصل باشيك حتى او حد پیشمرگه گيشتي لداسي پیشمرگه بس حتى نو كانت يا باقش كرن بياني بلكي جهدي هندسي باقش كاتو لامين وتقمني وتشتاونه باشي پیدا داش باشا دسبو لاي برس اللواء سالار يعني داعش شوا برقلي لخودكاتن يعني قالك جارد بيجن داعش للروية مرويي للروية تشك قالك لاواز بويا اما حتى كان راسته واخابتن راسته تني برجريا داعش نوكيا ما يفل سر ترمبيل المفخخ كوبينيتن ريكا كيب دوزيتها بيشمرجي بتقينيتو زيانة مازن بيشمرجي جينيتن يانجي بعبوة ناسف وبتي ان تي كوي دان تطريقا دا بوفي چندجي بيشمرجي همي احتياطي خوال الجريد خوشبختانه في جاري افرو او زيان نبوينه هر وصل المحور ناوران جو وقتی هم چوینه خاره زیانت گلکت کم شوی هبوینه یعنی پیشمرگه السر تکتیکا شر برانبر داعش هل بوی و سینگ جی وکی کاکنور دینی جی گوتی برنگاری وانیا ضعیفه برنگاری دکن بلیا ضعیفه نشین قل بر سینگ پیشمرگه بگیره باشا يعني ايرو حفظ روجا اوبراسيون دست بكريه تانو كهزن بيجمرجي كردستان لناحيه جغرافي لمحوري ناوران چن آزاد كرنا چن گون چن نافچين جغرافي محور ناوران الروجا بيستي هي بما دست بكر حتى ساعات ايكي نيفرو او ارمان جد بو مهاتينا دست نشان كرن كو شش گوند بون گوند سماقية جند قائم جند ناوران جند باريما جند خرسبات وجند ديركي وجند چمجي همي هاتينا رزقار كرن تاني جند چمجي وديركي كودو جند بچيكن امنش يعني بچينات نافدا چونكو هولاتية دا وركرا وتيرورستيا داعش وكي دروع بشرية قلغانة بشري بكارتينيتن همية كرينات خانياوه هر تقام بزان يعني
ستاندنا و گندا دبیتا شنافچونا گیان مدنیاش بر هندی ام لزینا کنش گرتنا و هر دو گندا هر گنده کیجی سه چار تیرورستا کتی و یعنی شوله نیف ساعته پاکش کرناواش بر سلامتی گیان خلکی ام نشاینه جاری و بریاری بدین حتی فرمانده گشتی لشکری کردستان جناب سروکی امر کردن. باشم نگو هدی لسنتری موصل نزیک دبنوا او گندو تاخ نزیکی باجر موصله یعنی خلکی سیویلش هن یعنی دیگل خلکی سیویل چوا معامله دکا پیزین پیشمرگه تو یعنی بحث وکر که داعش دخوازی خلکی سیویل وکی قلغان بکار بینیتن نگو چوا یعنی دیگل وان معامله دکن معامله ما سرداریا ما قال خلق سويل دوهي الجندي چمجي وكندي ديركي يعني نزيكي 120 نفر يتهاتين خو تسليمي حزب پشمرگی کرین و رضا لهاتیا گرتن و خارن و همی بداویستیت بو هاتین دابین کرن و یت هاتین روانه کرن بو کمپت فنابرا لی تیرورست داعش يعني ما بخو دنگ تسجيل كري واي هاي تومار كري كو برپرسي وان بشتي بكوجن وهاجر ما تقل جندي چمچيل داعش نكربا ما زخطا كامازن لي نكربا وقت در كفتينا ويجري يعني تقلد كرده هم ياكوجن هيك بريندار كرجي بل بيشمرجي دفاع عليك حتى كو او خلق سيفيل جدستي كافر وظالم رزقار ببيتو بيتت سنوري بيشمرجي دا كواتا يعني تشكدارن داعش ريغري دكا خلقي سيفيل بين الناو هيزا بيشمرجي كردستاني بله نوكاجي دو عائلة الجندي چمجية كرينة خانية كيفا وريكينادني ما اتصال جيال جالي ريكينادني بهيج هواكي كوبين خو تسليمي هزت بيشمرجي بكم باشا يعني برز ديوات سالار يعني چوات انگو دكارن بزانن او كسي دينا سنوري و چكداري داعش يعني خلقي سيفيلا يعني او زانياري چوات ديتا دستي و يعني قالك كاركي زحمد نية او بارا پتر شوا اف خلق سیویل مایه پیرجن و بچیک و زاروکن یعنی تو جحیلا کم تداد منی بینی اف جحیلت ناف داجی آن طولازت ناف داجی ام اجراعات خویت امنی والگرین پشتی هنگه دزگیت امنیت آسایشی تأکید کن که اوکیه و رابردویوی چیه و چکریا و چنکریا ماوی و 2 ساله دا او شولیمانین هم تسلیمی دزگیت امنیت کینو او پی شولی رابن باشا وکی دبینم جمارکی زوری هزی پیشمرگه دوریته دایا جبرچه يعني هزي پیشمرگه کردستان وسا وری وی برزه براستی دخوازم بپرس وریا هزت پیشمرگه گلکا برزه چونکو پیشمرگه دفاعش آخا خو نامیسا خلق خود کتن یعنی تعدال کسی نکریه یه بروانیش شوان کت اوید کود وید تعدای لیب کن جبر هندی ورای آوان یا برزه هر وصا ورای آوان یا برزه وکی فرمانده گشتی لشکری کردستانی که جناب سروکیه حکوت سنگر آدا بید و بردوامی مل بملی پیشمرگا و بید و پلانا بدارجید بو چوانیا شکاندنا داعش بگومان ویگا ویده وریا پیشمرگاجی یا برز بیتن زور باشا دتم لای لیوان نور الدین هرکی لمحوری باشی کوا برز لیوان نور الدین بو پیکا وکو دبینری امال لحفتمین روژی اپراسیونین دیاره برتاورونیک بو هزی پیشمرگی کردستان دروست بو لوی که اپراسیونی رزگار کردنی موصل اگر باسی سنتری شارکن نکین او ناوچانی که لدوروبری شاری موصلن آیا لماوی چندی دیکه دا بتاواتی پاک دکرینه ولا چکدارانی داعش پێتان وایە درێژ خایەن بێ یاخود کورد خایەن بێ والله برایم کورد خایەن دەبێت چونکە وەکوما پێی ئەوە یەکێ گەلە نەمایە مەسافە بۆ مووسڵ یا دوێژی جێشەی عێراقی دەهێت ئەو نێزیک بیتەوە لە دەوروبەرێت مووسڵ چونکە وەک اتفاقێکەیە ئەمە بگەینە خەتێکە و لە ناو خەتەی و نەوەی خەتێ ڕۆبێن هەند مەجال مەیە بۆ هێلای کو و بشێن دەوروبەرێت مووسڵ بگرن و
و بچم بۆ ناو مووسڵ ئەوەژی یەکێژی خەتە هێلە ڕئیسی یا داعشی هاتەشکاندن سەهل نینەوە وەکوان بژینە دەشتا نینەوە هێلا بەرگریە یا ڕئیسی یا داعشل دەور و بەرید مووسڵ هاتەشکاندن وەک باشیک تلکێف بەرتڵێ حەمدانیێ دەوروبەرێ نەوەران تلسقف يعني مادام ئەوە هاتەشکاندن هەتا هێلێکی دی وەکوا و هێلەی چێت کە تەن مەجال نییە مەسافە بۆ چێ نابێت وەقت تشتێکی عسکەری ئەوەی 2 ساڵا کرد نەشێت بە مانگێکی ئەم بە 10 ڕۆژە بکات و جێشی عێراق جێتێت بوو پێش و باوەڕ ناکە بکێشی زۆر باش نزیکترین مەسافەی نێوانێزی پێشمەرگەی کوردستان و شاری مووسڵ چەندە تاوکو ئێستا هێزی پێشمەرگە توانیوەتی چەندە نزیک ببتەوە لە سنتەری شاری مووسڵ ولا باشیکەوە بۆ مەحوەری خۆم دەزانم ئەمن تقریبان 8 کیلومتری ما 8 کیلومتر بجا مشکلە ئەوەیە چونکە ئەمە دەبێژین وەک سنتەری مووسڵە کە سنتەربی دوورە بەسەکە حدودی مووسڵبی زۆر نزیکە چونکە مووسڵ فراوان بیە زۆر پێش ئەو فترەی یعنی هەکە لە باشیک و هەتا ئەو نقطان و کە پێشمەرگە گەیشتی بۆ ناو مووسڵ باوەڕ نەکە هیچ فەراغی هەبیت هەموو بینایەت ئەو هەموو مەزرعەیە و هەموو خانیەوە بەس وەک حدود بەلەدیە ینی تقریبان 6 کیلومتری ماوە باشە ئەمە دواپرسیارم دەبێت ئەگە بە کورتی وەڵامم دەیتەوە پێم خۆشە وەڵامەکەی بزانم دیارە سوپای عێراق لە ڕووی چەک و تەقەمەنیەوە لەگەڵ پێشمەرگە چەک و تەقەمەنی سوپای عێراق تازەترن مۆدێرنترن بەڵام لە ڕووی پێشڕەویەوە هێزی پێشمەرگە پێشڕەوی باشتر دەکا و سەرکەوتنی باشتر بەدەستدێنێ وەکو دەبینی هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە هۆکارەکەی ئەوەی جێشی عێراق لە دوورەوە هاتووە چکۆ جێشی عێراق خەڵکی مووسڵکی میلەنەوە خەڵکی ئەوە وەک لە بەغداوە هاتووە یەک شارەزانیە لە منتەقەی هەتاوی شارەزا دەبێت یەکێکێژی ماوەکی زۆر هەبەرگیری دەکرد و دەچوو بۆ پاشەوە وەکەتاوژی سەفێری شەر هەربی و زانی چۆن شەڕی داعش بکرد نوکە باشە نوکە پێشڕەویان زۆر باشە زۆر باشە لیوا سالار تەیمور بەرپرسی جموجۆڵی زێرەڤانی لە میحوەری ناوەرانەوە لەگەڵمان بووی زۆر سوپاس دەکەین لیوا نورەدین هەرکی بەرپرسی ژووری ئۆپراسیۆن لە میحوەری باشی کە ئەویش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان بوون لە بەرەی شەڕەوە زۆر سوپاسان دەکەین کە کاتی خۆتان لەم بارودۆخەی ئێستا بە ئێمە و بە بینەرانی کوردستان 24دا سوپاس. بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا.